خواردنی تورکیا ئەمە چی کوفتەیە و ئەوەش میدیایە میدیا کەمان گۆشتی میدیای تایە یعنی گۆشتی گوێچکە ماسی هەروەها لەگە برنجە دروستکراوی تورکیەیە چی کوفتەکەشمان لە ساوەر دروستکراوە بە بۆنەی سەری ساڵیشەوە هاتیم بۆ ئەم مەراسمە جوانە ئیشەڵڵا کە هەموو ساڵێک بەردەوام بێت و ئەم بەرنامە ببێت بۆمان چونکە زۆر باشە بۆمان هەم یعنی تەبیعەتێکی کە ئاگۆڕین دێنێتە جەوەیەکەوە جەویان ناخۆشی نامێنێ هەموو بەخۆشی دێتە دەرەوانێ و زۆر جەوێکی خۆشە ینی هیوادارم هەموو ساڵێک ئەم فیستیڤالە بکرێن. پێشەچی بە خێراتتان دەکەم خۆم بە خۆشحاڵە زانم کە لەو فیستیڤاڵی بەشداریم کردووە وەکو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت چەندین جارە و چەندەمین فیستیڤاڵە بەشداریم کردیا بە شتی فۆلکلۆری بە کەلانە بە ئەستوکە ساوار ئەستوکە ساوار خواردنێکی کۆنی هەولێریە لە کۆنەوە کەسێک میوانێکی ئەزیزی هاتبە ئەم ئەستوکەی لە بۆ دروست دەکرا بە کەلانە بە ئەستوکە شەکر لە هەولێر زۆر باوە ناسکەنان ئەستوک بە پەنیر بە قیمە بەو شتانە بەشداریمان کردیە. وە کوڕەی خۆم پێم خۆشە شارەوانی سەرۆکی شارەوانی ڕێمان بداتێ مانگی جارێک دوو مانگ جارێک ئەو هەلەمان لە بۆ بڕەخسێنێ بەڵام ئێمەی خاوەن پێداویستی تایبەت بژێوی ژیانمان خراپە سحری کەپرەکانمان لە بۆ هەرزان بکاتن یاخود بێ بەرامبەر بمانداتێ. والله يعني زۆر جوانە انشاءالله هەروە دەبی شتی نوێ دروست دەبی ئەم بۆ خۆم عەرەبم فێرە کوردی بوومە بەس وەڵی چەند چوومە جەیانەوە لە هەولێر خۆشترم نەدیتەوە ڕاستی وەڵام ئەرێ وەڵا کو بێم ناخۆشە بالعکس زۆر بێم خۆشە دڵشم خۆشە کە لێرەمان ناوە هەموو کوردانە هەمومان برایەکین ئەرێ وەڵا کو عەزم لێ نییە بەرێ وەڵا انشاءالله هەموو ساڵ لەوشتە دووبارە دەکرێتەوە انشاءالله ئەرێ وەڵا زۆر خۆشە چکە عەزم لێ عێراقەکە سەرکەوت بی ئەو هاوشی وڵاتەکان کە بەخێر بن سەرەتا من بە کاردەستی بەشدارم بە ئێکسوارات زیاتر شتەکانی من بەردە و قەنەفرا و شتە خەدیمەکانە بە ئەکید بەردەوام دەبین ئەو فستیڤاڵە زۆر باشترە چکە لۆمە هەر وەکو هەلی کارێکە بەڵێ بە ئەکید ئەوە زۆر باشە چونکە فستیڤاڵەکان زیاترەها شتی قەدیمی لە فستیڤاڵەکان بەدیار دەکەوێت ئەگە ناوەکو چیدی بەدیار ناکەویتن لە فستیڤاڵەکان بەدیار دەکەویتن. وەڵا بەچای بەجددی فستیڤاڵێکی زۆر خۆشە دەستخۆش لە حکوومەتەرێم کوردستان دەکەم نەک لۆ سەری سارێ هەموو ڕۆژەکان ناو بازاری هەولێرێ ئەوها بیتن ئەمن 5 ڕۆژ بەێستا فیزە شتم بڕێ بوو گوتم ئەو سەری ساری لە ئەستەمبۆل دەکەم لە تورکیای ئەوی زانیم ئەو شتە جوانانەیە کردێنە بازاری هەولێرێ بەجددی دەستخۆشیانێ دەکەم ئەمن تیکی دوو شتەکەم ڕەفز کردەوە بەس لە بە وەزعی هەرێ وەڵا بەجددی شتێکی زۆر جوانە کەشتیاری و شتی واش دێتن حەزیان لەو شتانەیە ئێستا ناو بازاری زۆر خۆش بە بەعام ئەو شتە کوردەوارانە لێ شتێکی جیاواز معنی ڕۆژ بە ڕۆژ جوانکاری دەکرێنە هەولێرێ. وڵی بابەتەکان جیاوازە وەکو شەندەری بابەتی منداڵانە زۆرترا ڕوات چونکە لەوانەیە منداڵ نەتانی خۆی بگرێ بەس گەورەتانی خۆی بگرێ شەندەریە و نەستە لە بە فڕەولەیە و کێک بە شیرە و مەعەلەبیەوە بابەتانە ساڵانە بکرێ باشە شەشی باشە قازانجێکی باشی دەبی ئینشەڵڵا یعنی لە ئیسفادەی بەرژەوەندی خەڵکدا ئینشەڵڵا طبعاً بالضبط هەلی کارێکی باش دەبی ئینشەڵڵا یعنی چەند درێژیبی باشترە یعنی نەک چەند ڕۆژێک بێت شتیوا ساڵانە چەند جارێک بگرێ نەک ساڵی جارێک بگرێ باشترە. سەرەتا بە خێراتتان دەکەم ئێمە لە ڕۆژەڵاتەوە بەشدار بووین لە فستیڤاڵە ئەشیای دەستکردمان هێنایە زۆر ڕێکپێک یانی زۆر فستیڤاڵێکی باشە بۆی کە ئەو ئیشە دەستیانەی کە ئەو خاتونانە مەشغوڵن ئەو ئیشەکەن بە تەواوی خەڵک بناسیێنین لە ڕۆژاوا و وڵاتەکانی کێش زۆر باشە هەتا مانگانش بکرێت زۆر باشە ئەو خاتونانی کە ئەو ئیشەکەن پێ زۆربیان خاوەن پێداویستین مەشغوڵی ئەو هونەرە جوانیان هەر بە دەستی ساز کردیە لەو کاتانەی کە بێئیشن مەشغوڵە بن زۆر باشە بێ هەتا مانگانەیش ئەگەر بتوانین لە هەموو شارەکان هەر مانگی لە شارێک بێ فستیڤاڵەکە بۆی کە بە تاوا عالەم یعنی ئیشەکەش لە وڵاتی کێشەوە ئێمە ئێستا لە ڕۆژەڵاتەوە نامانە بۆ ئێرە نزیکی کەینەوە لێیان و شانی بین بەتاوا
وڵی هیوایەتمانەوەی ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئیشەکە پەرە پێ بدەین و ئەوەی کە شتێکی جوانتر بخڵکێنین تەرحێکی نوێتر سازکەین و لێ بشمان حاڵیە بێ کە خەڵکەکە چیان پێداویستە چیان پێویستە ڕاستەکەی ئەومانەیە ڕۆژ لەگەڵ ڕۆژ مۆدێلەکان زیادکەین و ئەوانش مەشغوڵکەین. بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین. ئێمە وەک ستافی شیری کۆڵاتە هەستامین بە دابینکردنی فراولە و چۆکلێت بۆ ئەم فیستیڤالە و هەروە دەستخۆشی لە سەرۆکایەتی شارەوانی دەکەین بۆ ڕێخستنی ئەم فیستیڤالە وەک یارمەتیدانەکە بۆ گەنج ئێمە زۆر دەستخۆشی لێ دەکەین. هیوادارین هەموو ساڵەکان ئەوها بەردەوام بن لەو فیستیڤاڵەی زۆر دەستخۆشیان لێ دەکەین. زۆر سوپاس. بەڕاستی وەک دەستپێکە کە لە شاری هەولێر کرایتەوە دەستپێکەکی زۆر باشە داوای بەرەو پێشتوونی زیاتریان لێ دەکەین بۆ دابینکردنی ئەم فیستیڤالانە بۆ گەنجی شارەکەی خۆمان بە تایبەتی هەولێر دوهۆک سلێمانی هەموو شارەکانی تری کوردستان دەستخۆشیشان لێ دەکەین کە یارمەتی گەنجانیاندایە. وڵی لەو ئیسیڤاڵی بە برنج و ماسی بەشداریمان کردی حەزم کرد خواردنەکە بەعری بین هەر بەخۆم ئیش خۆمە و فیستیڤالەکە ماشەڵڵا زۆر قەڵەباڵغە و ئیشی زۆر جوان و وردیان نەکردیە. بەتەکید لەبەرەوەی خەڵکەکی یەکجار زۆر ئیسفادە کردیە لێرە و هیوادارم خەڵکەکی یەکجار زیاتریش ئیسفادە بکاتە. یعنی لۆجاری دیکە بە گەورەترینیش بکری. یعنی ئێستا شتێکی زۆر گەورە بوو و گەورەتریش بکری. بێگومان دەرفەتەکی کاری زۆر باشە لۆ ئەو کەسانێک کە بیان هەوێ کاڵاکانیان بخەنە ڕوو. ئیشاءالله هەر کەسە و کە ئەو شتێکە لە دڵیدایە لۆ 2025 بێتە دی. وەڵا خۆشە و شادیە و شارەکی ئارامە و ئەو فیستیڤاڵە هەموو خەرک هاتسۆی دەکە و خۆشی شادیە بە بۆنێ سەری ساڵی نوێ خۆشە. ئەمە لە دەرەوەی وڵاتین. ئەمە لە دەرەوەی وڵاتین لە دانمارک دەچین. هیوادارم ئینسانەکان هەموو دەمی لە دڵخۆشی دابن ساڵێکی خۆش بیتن لە بۆ هەمووان. پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان هەر چار پارچەی کوردستان دەکەم. هیوادارم هەر لە خۆشی دابن. لە سەرەتادا بە خێرهاتنی کەناڵی دیمان دەکەین. ڕاستی هەولێر بە هەموو جار بەوە ناوبانگە بە پایتەختی شادومانی بە پایتەختی کەیف. ئەمەش لە قەزای خەباتیەوە هاتینە حەزمان کرد لەو فیستیڤالانە بەشداری بکەین بە هیوای ئەوەش خۆشی و شادی بۆ هەموو گەلی کوردستان بە هەموو جارێک بە هەموو ڕۆژێک بەردەست بخیتن. yüreğimde saklarım. پێشکی بە خێراتی کەناڵەکەتانەکەم بۆ فستیڤالە جوانە کە لە ناو جەرگەی شاری هەولێرا کراوە لە ناو بازار بە بۆنەی ساڵی تازەوانێ. دەستخۆشی لەو کەسانە ئەەکەم کاستان بەکردنەوەی ئەم فستیڤالە لە پێناو بەرژەوەندی گشتیە. هیوادارم لە حکومەت داواکارم کە هەری زیاتر بۆ خانتونەکان بڕەخسێن ئەوانەی کە کاری تایبەتی خۆیان هەیە بۆ ئەوەی بتوانن زیاتر ئیشەکانی خۆیان بخەنە بازاڕەوانێ و لە ڕووی مادی و هەروەها بۆ ناسانی ئیشەکان ئیسفادەیەکی هەبێ. بێگومان ئێمە بە خواردنی کوردەواری بەشداریمان کردو خواردنی کوردەواری شاری سلێمانی. خواردنەکانیشمان وەکو یاپراخ و کفتە و شفتە و کوبە و ئیتر هەمە چەشنە. ساڵی نوێ لە هەموو لایەک پیرۆز بێ. هیوادارم ئەم ساڵ بێتە مای خۆشی بۆ هەموو لایەک و هەروە لە ڕووی دارایی و بێتە ساڵێکی باشتر بۆ هەموو لایەک. وەڵا ئیشی دەستی جلی کوردی جلەکانمان هەمووی ئیشی دەستیە لە سنەی هێنم لە ئێران و هێلەگی منداڵان کڵاوی منداڵان هێلەگی گۆرە هێلەگ تاخمی کامل هەموویم هێناوە هەموویشی ئیشی دەستە. ئەم فستیڤالە تا سەری ساڵە و ئەمەوێت بیشتر بەردەوام بێت و لە وڵاتەکان تێر بێن و بەشداری بکەن و سێری ئەم فستیڤالەکەن هەمووی ئیشی دەستیە هەمووی جوانە. بەڵێ هەمووی ئیشی دەستی هەمووی بەدەست دروستە کردی خۆم لە ئێرانە هەمووی کۆیەکەمەوە هێنم بۆ ئێرە و لێرە لە فستیڤالەکان بەشداریەکەم نزیک بە 3 ساڵە لێرە بەشداریەکەم لە هەموو شارەکانی هەرمی کوردستان. بەڵێ لە شاری هۆلێر لە قەڵا یەکەم جارمە بەس لە شوێنەکان تری وەکو شانەدەر و پارکی سەبمی عەبدوڕەحمان
لەوانە بەشداریم کردووە پێشتر بەڵێ لە هەموو شارەکان کراوە یعنی ڕۆشتومە زۆر باش بووە بەس ئەم کوردانە بۆ بابەتی من زۆر باشترە لە شارە کوردیەکانە. پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم کەنالی دیمەن خۆشحال بم بۆ هاتنتان بۆ ئەم فستیڤالە جوانانە من ناوم عاجی عەبدولخالق هەنگەوانە ناسراوم بە عاجی عەبدولخالق هەنگەوان بەشداریم کردیە لە ئەو فستیڤالەی بەڕاستی فستیڤالەی زۆر چاکە بە بەرهەمان خۆمانیەکان بەشداریم کردیا بە هەنجینی خۆمانە هەنجینی شاخ هەنجینەکەم سەدەسە سروشتیە بەشداریم کرد لە فستیڤالەی بەڕاستی زۆریش خۆشحالم بۆ فستیڤالانە لەبەرەوەی ئەو جۆرە فستیڤالانە ئێمە بە خەرک دەناسێن ئێمە پیشەوەران بەڕاستی سپاسی شارەوانیش دەکەم بۆ ئەم فستیڤالانە بەڕاستی کارێکی زۆر زۆر ساچیان کردیا و خەرچیش بەما ئاشنا دەی بەڕاستی لەبەرەوەی خەرچی بیانی زۆر دێتن ناو بازاری بەڕاستی گەشتیارێکی زۆر ڕوویدا شاری هەولێر دەکات لەبەرەوەی شاری هەولێر شارێکی پایتەختی هەرێمە گەشتیار زۆر ڕووی تێ دەکات ئێمەش ئەم بەرهەمانە پێشکەش دەکەین بە گەشتیاران بەرکوی ئیسفادە چی لێ بکەن لەبەرەوەی بەرهەمەکەمان 100% ئینشاءالله زۆریش خۆشحالم داواش لە حکوومەتی هەرێم دەکەم یعنی 3 مانگ 2 مانگ 3 مانگ جارێک ئەم فستیڤالانە پەرە پێ بدا بەڕاستی دووبارەی بکاتەوە لەبەرەوەی ئێمە پیشەوەر ئیسفادەی لێ بکەین و هاوڵاتیش ئیسفادەی لێ بکە بەڕاستی چونکە داشکانی تایبەت دەکەین لە فستیڤالەکان ڕەچاوی بەرژەوەندی هاوڵاتیانیش دەکەین بەڕاستی ڕێگەکەی مەخمور بە چاودا کێڵم ئەی هاوەردەمەم یارمی تێدا